لە چوارچەوەی بانگەشەکردن بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری بەرپرس و کادیرانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری و کاندیدانی سەردانی بازاڕی خەلیفانیان کرد. چاوەڕێی هەر ئەوەشم دەکرد لە خەڵکی خەلیفانێک کە بەو گەرمیە بەو ڕێکوپێچیە بەو خۆشەویستە پێشوازیمان لێ بکەن. زۆر بە جوانی پێشوازیان لێکردین و ڕێز و احترامەکی زۆریان لێگرتین. کوردەواری دەڵێن ئەگەر چیە ماڵی یەکی ڕێزی لێگرتی زۆر کەیفت بەخۆنی ئەوانە لە خۆیان بەڕێزن. خوا نەخواستە چێ ماڵی یەکی ڕێزی لێ نەگرتی عادز مەبە ئەو لە خۆی بێڕێزە بەس الحەمدڵا و خەڵکە لە خۆی بەڕێزە، یعنی زۆر ڕێزیان لە ئێمە گرت و زۆر ڕێکوپێک بوون و هەرواشان دەبینین، هەرواشمان بینیون، هەرواشان لێ تێدەگەین و هەروەش دەبن ئینشاءڵڵا تەعالا چاوەڕێی مفاجئەیەکی زۆر جوانیان لێ دەکەین بە ئیزنی خوای گەورە بخۆیان و ماڵ و منداڵیان دووبارە لێرەشەوە داوایان لێ دەکەین لە بیریان نەچێت لیستی 147 سەر بێخن بە ئیزنی خوای گەورە. ئێمڕۆ هاتینە ناو بازاڕی خەلیفان و خەڵکی خەلیفان و هەروەها کاسبکاران پێشوازی و پشتیوانیەکی بەرچاوی لیستی 147 کۆمەڵی دادگەریان کرد. ئەمەش لە ئەنجامی ئەو هەموو زوڵم و ستەممەی کە حیزبی دەسەڵات لەو ناوچانە دەیکا دەبینین بازاڕ چۆلە، دوکانەکان چۆلن، لەبەرچی لەبەرەوەی خەڵک گیرفانی بەتاڵە کاسبکار ئیشی پێناکرێ دەستیان خستۆتە بینە قاقای خەڵک بۆیە خەڵک لە بیستیدا پێم وایە سزایەکی باشی ئەو دەسەڵاتە دەدات و ناهێڵە چیتر بە زۆری نەیەک ئەو بڕیارانی کە بیانەوێ بیستە پێێنێت. هاوڵاتیانی خەلیفانیش پشتگیری خۆیان بۆ کۆمەڵی دادگەری و کاندیدانی دەردەبڕن و دەڵێن کۆمەڵ ڕابردووی پاکە و شایستەی ئەوەیە کاندیدانی دەنجیان پێ بدرێ. پشتگیری خۆمان لۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری ڕاگەینی لە بە ئەوەی خەرکەکی پاک و بە ئەمەکن ئەوەندی ئەمە شارەزانە و دەگەری هەستان دانیشتنە بەڕاستی پێ برێم شایستەی ئەوەیە کە خەرک دەنجیان پێ بدە ئینشاءڵڵا سەرکەوتۆ بن ئینشاءڵڵا پشتیوانیان نەکەن ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە. کۆمەڵی دادگەری هەر کەسێک سەوتی بداتێ دەنجی خۆی بداتی کۆمەڵی دادگەری ئینشاءڵڵا خەڵک پشێمان نابیتەوە لە دەنگەکانی خۆ پشت بەخوای خوای گەورە واکە هەر کەسێک دەنجی بداتە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی هەر شتێکی چاکە بکەن لە هەر هەموو شتێکی بەشدارن ئینشاءڵڵا. کۆمەڵی دادگەری کوردستان بەردەوام دژی ستەم وەستاوەتەوە لە هەر کوێ حەق هەبوو بێ کۆمەڵ بەرگری لێکردووە و کاریش دەکا بۆ نەهێشتنی گەندەڵی و بنەبڕکردنی ستەم و نادادی لە کوردستان و سەروەربوونی شەریعەت لە وڵات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەلیفان.